گوێم پرس و باس بابەتان ناکەین بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا داراسیەکانیانی ئەندامی خولی پێشوێ ئەنجومەنی نوێنەرانی عێراق. مامۆستا سڵاو لێبێ. سڵاو لە بەڕێستان، زۆر بەخێر سەرچاو. مامۆستا خوێندنەوە چییە بۆ دۆخی عێراق؟ پێ دوای دوو ڕۆژی ماوەوادە دەستوریەکەی، پێ دوایە لەم دوو ڕۆژەدا دەگەنن نەتیجە کەسێک هەڵە ینی کەسێک دیاریەکەن بۆەوەی کە کابینەکە پێک بێنێ؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سوپاس بۆ ئێوە، سڵاوش لە بیسەر و بینەرە بەڕێزەکان. بەداخەوە ساڵانێکە عێراق لە زنجیرەیە قەیرانە گوزەرەکە و یەکێک لەو قەیرانانش بەداخەوە پابەند نابن بە وادە دەستوریەکان بۆ پێکهێنانی حکوومەت. لە ڕابردووە ئەم بابەتە لە هەرێمی کوردستانە زۆر بەزەقی دیار بوو، بەڵام ئەزمونونەکە گوازراوەتەوە بۆ ناوەڕاست خواروی عێراقیش. بەداخەوە ئەوە هەر لە هەڵبژارنی سەرۆک کۆمارەوە بینیمان نەتواندرا لە ماوەی دیاریکراوی خۆیان پرۆسەکە یەکلا شتێکی باشمان کردیان خراپ؟ وەڵا زۆر خراپ، چونکە دوجار ئەم دەستورە پێویستە هێڵی سوور بێ و هەمومان پێوەی پابند بین و یەکێکیشە لە پاراستنی بنەماکانی دیموکراسی. کاتێک ئەو هێزانی بانگەشەی دیموکراسیەکەن و باسی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵاتەکەن خۆیان پابند نابن پێوە پرسیاری جدی دروستە بێ. دیاری 11 مانگ سەرۆک کۆمار هەڵبژێراوە، دوای 15 ڕۆژ ئەبێ فراکسیۆنی گەورە کەسێک دیاری بکاوەکو پاڵەوراوێک بۆ ئەنجومەنی وەزیران نەیانتوانی و ئێستا لە ساتەکانی کۆتایی ئەو 15 ڕۆژەدای لە 26 مانگ تەواو دەبێت کە ئەمڕۆیە ئەگەر هەڵە نەبم ئەمڕۆسبینێ بەڵێ تەواو بێت کە تەواو بێ. ئێمە هیوادارین چوارچەوەی هەمانگی بتوانن بگەنە پاڵەوراوی، ئەگەرچی ئەوان زوو گەیشتنە پاڵەوراوی خۆیان، بەڵام ئەوە بوو ترەمپ جۆرە لە ڤیتۆی بەکارهێنا بەرامبەر بە مالیکی و ئاماژەی بۆدا کە ئێمە مامەڵە لەگەڵ ئەو حکوومەتە ناکەین ئەگەر مالیکی سەرۆکایەتی بکە و کۆمەڵی گرفت بە تایبەتیش دوای ئالۆزی بوونی پەیوەندیەکانی ئێران و قەوارەی زایۆنی و ئەمریکا کاریگەریە بوو لەسەر دۆخی عێراق و لەوانەیە هەندێک لەلایەنەکانی چوارچەوەی هەمانگیش ماتەڵە بە کات بکەن. ئەمە گرفتەکەش لەوەدایە چۆن ناوماڵی کورد دابەش بووە، ناوماڵی سونە دابەش بووە، ئێستا ناوماڵی شیعەش بە هەمان شێوە دابەش بووە. مامۆستا دەڵێ قەوارەی زایۆنی؟ بەڵێ من پێم وایە قەوارەیە کە جگە لە دەرد و نەهامەتی و نەکبەتی شتێکی تری بۆ میلەتانی ناوچە نەهێناوە و بە عالەمی ئاشکرا زوڵمێکی ئاشکراکە و خاکێکی داگیر کردووە و هەموو پێوەرەکانیشی بەزاندووە بۆ قڕکردنی گەلێک و نەتەوەیەک و مافی مرۆڤ و مافی مناڵ و وڵاتێک مافی خۆی نییە بیر لە پاراستنی خۆی بکاتەوە. ئەم وڵاتێکەیە لە دنیای هەموو ڕۆژە سنوورەکەی فراوان بێ و سنوورێکی دیاریکراوی نەوێ. وڵات ئەوان ئێمە جوولەکە ئاینن نەتەوە نین بەو مانایی کە لە هیچ وڵاتێکی دنیای وڵاتێک نییە. ئێستا وڵاتێکمان نیە بە ناوی وڵاتێکی مەسیحیەوە یان وڵاتێکی لە ڕووی ئاینیەوەوان ئەڵێن ئینە شعب الله المختار و بەڕێزت شارەزای ئاینی بووە. ئێمە ئەو بەشەی کە من پێم وانە پەیامی ئاسمانی یەهودیەکان باسی ئەوە بکا کە تۆ ئەبێ زوڵم لە خەڵک بکەی، تاوان بکەی، خوێن ڕێژی بکەی و دەرفەت بۆ کەسانی تر نەهێڵیتەوانە یا خاک و خەڵکی داگیر بکەی. ئەبینم ڕۆژانە بەڕاستی لە غەزە و لە لوبنان و لە وڵاتانی دنیا چیان کرد نەنگ لە ئێستاوە لەو کاتەوە کە لەو لە 47 و 46ەوە کە دروست بوون و گرفتیان بۆ دروست کرد بەڵێ لە 48 کە دروست بوون هەتا ئێستا کێشەیەکی قورسە، یعنی کێشەیەکە چارەسەر نەکراوە و بەداخەوە ڕۆڵی نوتەوە یەکگرتوەکان وڵاتانی زلێزی دنیاش هەمیشە لە بەرژەوەندی ئەوان بووە. تۆ پێ دوای حەق لای فەڵەستینیەکانە؟ من بە دڵنیاییەوە ئەوە هەروەکو پرسیارێکی میدیایی پرسیارم کرد نەک وەکو ئەوەی بەرگری بێ لە ئیسرائیل یان هاوسۆزیان. ئێمە حەق لای چێ بێ دیفاع لەوەکەین. من ئەگەر حەق لای ئەوان بووە ئەمە حەقە پشتیوانی لەوان بکەین، بەڵام هەمومان ئەزانین بەڕاستی هەوڵەدەی نەگەر پێت باش بوو بەرنامەیەک دەتوانین لەسەر و پرس و باسە بکەین. ئێستا بێنەوە سەر باسی پێگەێنانی حکوومەتی ئایندی عێراق. لەم یەک دوو ڕۆژەدا بە بڕوای تۆوەندەی کە 4 ساڵ لە عێراق بۆی دۆستایەتی لەگەڵ دەسەڵاتدارانی ئێوێ پەیدا کردووە دەگەن بەڕێکەوتن لەم یەک دوو ڕۆژەدا. هەندێک دەڵێن دوایین ئەبدەیتەوەی دەڵێن سوودانی و مالیکی هەرچەنە من ئەندامێکی دەوڵەتی یاسا مخابەلە کرد لە بەرنامەی پرسی ڕۆژ لەم سێ ڕۆژەی ڕابردوودا قسەی بۆ کردین وتی دەگەینە ڕێکەوتن
بەڵام مادەتەن عێراق هەمیشە شتەکان دێڵێتەوە بۆ دەقیق کۆتایی یەکێک ئەگەرێک هەیە کە ڕێبکەون بەڵام ناتوانانی تۆ ئەمە لە 100%یش بڵێ چکە و کوتمانەمە عێراقە و وڵاتی مفاجعاتە و دووریژ نیە دوجار ڕێکیش نەکەون و ئێمە لە مادەی 76 دەستورە ئەم پرسە زۆر بە وازحی ڕۆشن کراوەتەوانێ لە چەند بەرگەیەکە لە 5-6 بەرگە ئاماژەی پێەکە بە تایبەتی لە بەرگەی یەکە کاتێک سەر کۆمار فراکسیۆنی گەورە ڕائسپێرێ دوایی ئەویش لە ماوەی 15 ڕۆژە کەسێک دیاریەکەن دوای ئەوەش کابینەکە ئیتر ڕێکارەکانی بەرگە دێت تا دەنگی لەسەر بەڵام بەداخەوە کووتمەمە یەکەم جار نیە لە عێراقا کە وادە دەستوریەکان ئەکەونە حاڵەتی گیانەڵا و کۆتاییە ئەگەر چی فرسەتێکی کەم ماوە بۆ ئەوەی ڕێک بکەون گرفتەکە لەوەدا دابەشبوونێک لە ناو چوارچەوەی هەمانجیا هەیە دابەشبوونەکە ئەگەر ئاوا بواقعی بیری لێکەوە دابەشبوونێکی حەقیقیە تقریبا 12 کەس ئەم 12 کەسە کە ئەبێ بەربژێرەکە دوو لەسەر سێ بێنەکە ئاکاتە 8 دەنگ تا ئێستا تقریبا 6 دەنگ لە بەرەی مالیکیە و 6 دەنگی لە بەرەی سوودانیایە ئەگەر چی هەندێک ناوی تر هەن باسەکرێن کەوانە مڕەشەح بن بەڵام جاری واشەیە لە کۆتاییە لەسەر ناوێک ڕێکەون کە ناویشی لە ناو ناوانە نەبووە بۆ نە سوودانی لە خولی پێشوانە کورسیەکانی هێندە زۆر بوون نە فراکسیۆنەکەشی هێندە بەهێز بوو بەڵام بوو بە مڕەشەحێکی تەسویە لە نێوان چوارچەوەی مانگیا و بازەکەی بەسەرەوە نیشتەوە بوو بەسەرۆکی ئەنجومەنی وەزیران پێ دوای ئەم جارە سیناریۆی پێشوو بامان شێوە نزیکە بۆیە قورسە تۆزێک پێشتر چوارچەوەی هەماهنگگی جۆرێک لە کۆدەنگی یا جۆرێک لە پێکەوەیان هەبوو لەسەر ئەوەی کەسێکیان بەربژێر کرد و پشتیوانی لێ بکەن ئەم جارە دوای ئەوەی کە مالیکیان دانا و مالیکی ئەو گرفتەی بۆ دروست بوو ئێستا مالیکی مەرجی هەیە بۆ مناڵە من بە مەرجێکی سیحابەکەم کە سوودانی تیانە بێ و واروەها هادی عامریشی تیانە بێ ئەمانە بۆ مەرجی چییە ئەڵێ مادام با کەسی دووبارەوە بووی تیانە بێ بە حکومەوەی مالکی پێشتر سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ سوودانیش بە هەمان شێوە بەشێکی تەخەوفی لایەنە چوارچەوەکانی لایەنەکانی چوارچەوە بەناحەقی مەگرە بۆ چونکە هەر کەسێک بووە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەگەر فراکسیۆنیشی نەبوو بێ کەسیشی نەبوو بێ سیرەکەی لە خلالی ئەو 4 ساڵەیە توانیوێتی هێزێکی سیاسی دروستکە و دوای زۆرترین کورسی پەرلەمانی بەدەست بێنە دەوڵەتی قوڵ هەروە بوون بۆ نمونە عادل عەبدولمەهدی وابوو پێش مالکی کەوتەوانێ بۆ نمونە حەیدەر عەبادی وابوو سوودانی بینیمان لە ئێستا بۆ بە زۆرترین فراکسیۆن لە ناو لایەنە شیعەکانە لە ئەنجومەنی نوێنەران بۆیە هەندێک قسەیان هەیە کە ئاڵێن هەر کەسێکە بێ بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران با حیزبی نەبێ با لیستی نەبێ ئەوەکو کۆمەڵی مەرجدایانێن با دووبارە نەبێ ئەمانە هەمووی قسەن دابەشبوونەکەی ئێستا وا دابەشبوون بەرەکەی مالیکی کە هەندێک کەسایەتی ناو چوارچەوەی مانگی لەگەڵایە نزیکەی 46 کورسی بەرەکەی سوودانی و لەگەڵ ئەو برادرانەی ترا نزیکەی 118 کورسین ئێستا ئەڵێن ناکرێ ئێمە هێزێک بۆ 40 کورسی هەیە لە چوارچەوەی هەمایانکە یەک دەنگی هەبێ هێزێکی 4 کورسی هەر یەک دەنگی هەبێ قسەکەش واقعیە هەندێکیان ئەڵێن با ئەم پرسە بدەینەوە بە پەرلەمانتارەکان لەوێ ئەکرێ دوو مڕەشەحمانە بێ زیاترمانە بێ چێ زۆرینەی دەنگی هێنا هەمومان کۆی بین لەسەرەوە بەرەکەی ترکە کورسەکانیان کەمە ئەمە بە جۆرێک لە چۆن لێ ئەوازان پراوێز بخرێنیان حساب بۆ ڕەو بۆ چونیان نەکرێت ئەمە گرفتە قوڵەکەیەکە ئێستا دروست بوو بڕوات وایە چێ دەبێ بۆ منە زۆر باسم بەدریەکرێ باسی ئەحسەن ئەوادیەکرێ باسم بەدری مالیکی با بڵین دەست مالیکی حەزەکە ببێ بەڵام ئایا ئەمریکا هەمان بابەتی لەسەر ئەو نابێ یەکەم نزیکە لە مالیکی و دووەم لە حیزبی داوایە ئەمە بابەتێکە لەبەرەوە چوار چێوەی هەمانگی ئەبێ بە حەزەرەوە مامەڵە لەگەڵ ئەم پرسەیە زۆر باسەکرێ باز لە کازمیە کرێ سەرۆکوەزیرانی پێشوو باز لە محسین مەندەلاوی ئەکرێ باز لە کۆمەڵک ناوی تر هەن بەڵام لەوانەیە هیچ کامێ لەم ناوانش دوجار لە کۆتایە لە ناوێکا ڕێەکەون بە بڕوای تۆ کێبێ ناتوانانی بڕوا خۆ ڕەنگەوانە بێ و ڕەنگە واش بێ یعنی هەموو ئەو ناوانەی کە دێن بڵێ چانسیان هەیە تا ڕادەیەک ئەگەر چی ئێستا ئەگەر باسم بەدریەکرێ بە پلەی بەهێز بەڵام دوور نییە دوجار ئەمە چۆن مالیکی دیفاعیەکە بەڵێ لەوانەیە سوودانیش بڵێ کاکە منیش بابەتێکی تریات سەرکردەکانی چوارچێوە ناوێکتر بێن دوای ئەم ناوە بێ بە مڕەشەحێکی تەسویە یعنی هەمویان ڕەزامەندی لەسەر بنوێنن دوور نییە کەسێک بێتە پێشەوە کارکتەرە کە ئێستا هەر ناویشی نییە لەبەرەوە بۆ چونکە ئەم بۆ کازمی وا بوو کاتی خۆی بۆ سوودانی هەروە بوو دوور نییە جارێکتر ئەم سیناریۆیە دووبارە بێتەوە لەبەرەوە ناتوانانی باس حەمید شەتریەکرێ باس هەموو ئەم ئەگەرانە واردن دوور نییە
هەتا زۆر جار باسێک لە محسین مەندەلاوی شەکریانی بەڵام ئەمانە ناتوانانی تۆ ئێستا بۆ چووکە لە لەحزەی ڕگێکی کووردە بەڵێ خۆی کووردە و بەڵام شیعەیە و بەڵێ دایکی یا باوکی کورد خۆی کووردە خۆی ئەڵێ کوردم و ئەمە یەکەم بەڵێ دوو هەمیش مەسەلەی ژن و ژوور خوازیشی لەگەڵ سلێمانی هەیە و لەگەڵ سلێمانی ینی بەگشتی ئەو ڕووداوانەیە بێ کاریگەری لەسەر ئێمە دەبێ یان نایبێ بەدڵنیاییەوە بەڵام لەوانەیە بۆ کورد ئێمە سوودانی ببێ باشترە وەکو ڕێی بۆ باشترە لای کەمی ئەو کێشانی کە لە 4 ساڵی ڕابردووە بوون کۆمەڵی هەنگاویان ناوە کۆمەڵک لێک تێگەیشتیان هەیە کۆمەڵە ڕێکەوتن هەیە لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی فیدراڵات تۆ بە پەرچاو ڕۆشنیە و مامەڵە لەگەڵ یەکتریاکی بەڵام کەسێکی تر دێ ئەبێ لە سەرتاوە دەست پێ بکەینەوانە جارێکی تر چۆن مشکیلەی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان مشکیل ئیتر ئەو مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان و چۆنێتی مامەڵە مەلەفی نەوتمانەیە مەلەفی موچەمانەیە 4 ساڵ لە بەغدا بوو ئێستا دەڵی سوودانی باشترە و موچەشمان زۆر ینی دەبڕاو ئەوە ینی هێشتا بە بڕوای تۆ ئەوەی سوودانی کردوێتی گونجاوترین بووە سەردەوی مالیکیا موچە هەر نەما کوتایی هات تۆ دائیمەن ئێمە ناڵین ئێمە دێین بەراورد دەکەین لە بینی باش و باشترە ئێمە پێمان وایە سوودانی باشتر بوو لای کەمی سوودانی تا ڕادەیەک پابند بوو بە ڕێکارە ئیداریەکان دەوڵەت و بە بنەما دەستوریەکانەوە ئەگەر چی مەسەلەی موچە و دروستبوونی قەیران تاوانەکە یەکلایەنە نییە بۆ سوودانیش وەکو لای کەمی سزای موچەخۆرانی هەرێمی کوردستانی دا بەڵام هەرێمی کوردستانیش بەڕاستی ئامادە نەبوو وەکو پێویست مامەڵە لەگەڵ ڕێکەوتنەکانە بکاوە لەگەڵ بڕیاری سوودانی بەهێز ئەم 4 ساڵا گەربێتەوە بە سەرۆکوەزیران بەهێزترە بێ بێگومان دڵنیاییەوە بۆ چونکە فراکسیۆنێکی بەهێز پشتیوانیەکە خبرەیەکی هەیە علاقاتی تونتر ناوێ بەرامبەر بە کورد بە بڕایتۆ من پێم وایە بەشێکی ئەکەوێتە سەر ئەوەی ئایا کورد لە بەغا چۆن یاریەکەکە ئەو یاریەکە لە ئێستاوە دەستی پێکردووە سەرەتای دۆڕانێکی داهاتومان پێڵێ کە ئەو پەرتەوازەی وەڵام بەداخەوە بە دۆڕان بۆ چونکە کورد بۆ ئەوەی هەندێک بەرژەوەندی حیزبی بەدەستبێن نیانتوانی بە پاکێجێکی هاوبەش حتا نەکرد لایەنەکانی دەسەڵاتەوە پێم وایە دەسەڵات و ئەو بۆ سوێن ئەبوو مەتبەخێکی کوردی هەبوایە کە بەرژەوەندی خەڵکی کوردستان و دۆزی کورد و ئەزمموی حکومڕانی و شایستە دارایی و دەستوریەکانی خەڵکی کوردستانی بکردایەتە پێوەەر نەک بەرژەوەندی کەسێکی تایبەت و حیزبێکی تایبەت و داکۆکی شەڕی بەرژەوەندی نەبووایە شەڕی بەرژەوەندی خەڵکی کوردستان ببووایە باشتر بوو بەداخەوە ئێستا هەرێکە و ئەبزین کورد پەرتەوازە بووە سەر و پێگەی کوردش بەدڵنیا و لاواز بێ و باشترین ئەزممونیش بۆ ئێمە لە ڕابردووە هەر کاتێک کورد یەکدەنگ و کۆدەنگ بووە توانیمانە کۆمەڵە دەستکەوتی باش بەدەست بێن نمونە بە پارێزگابوونی هەڵەبجا جێڕانەوەی زەوی زارە داگیرکراوەکانی جەناکۆکان مامۆستا سپاس دەکەم مەگەراوکارانم سەوچار خولێکی کاتمان بنێ بۆی کە بەڕاستیمێ پرسیارێکم بە فرسەت ێزانم مامۆستا حەزەکەمە میشە بەرنامە تەسەسولی بێ بەڵام من پرسیارە ڕەنگە بازدانێکی تیاابێ ینی لە تەوەرەکە بەڕێست بەرپرسی بازنەی هەڵبژاردننی ناوەندی هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامی لە سنووری سلێمانی پارتی دیموکراتی کوردستان باز لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەکە دوای ئەو بگرە و بەردە و ئەو مودە زۆرەی کە پەرلەمان نەیتوانیوە دابنیشێ وە حکوومەت پێک نهاتووە پێ دوایە ئەمە پێشنیازێکی بەجێیە گونجاوە مەسەلەن کۆمیسیۆنێک بەڕێوەی ئەبا بابەتەکە لەوەدا ئێستا هەرێمی کوردستان زنجیرەیە قەیرانی قوڵی هەیە یەکێک لەوانە پەرلەمان کارانیە حکوومەتی کاربڕێکەرە کۆمیسیۆنی نییە بۆ معلوماتان کۆمیسیۆنی عراقیش کاتی بەسەرچ ینی وایە چونکە کۆمیسیۆنیش ڕاستە مودەکەی بۆ 2 ساڵ درێژکراوەوە بەس تۆکەی داانەی بۆ انتخابات ئەوی چەند جارێک تەمەنی درێژ کراوەتەوە بۆزانێت ئەمێک لەبەر ئەوە چۆن بڕیارەدی پەرلەمان یان دووبارە بکرێتەوانە هەڵبژاردن جارێ ئەگەر پارتیان یەکێتی ڕێی وابێ لە هەڵبژاردنێکە هێندە دەنگە هێنێ خۆی بەتەنیا حکوومەت تشکیلەکە و پەرلەمان کاراکاتەوە ئەو مستەحیلە چکە بۆ ململانەکان توندە کورسیەکان نزیکن تا ڕادەیەک لە یەکەوە و ئەو هێزانەی تریش کە لە دەرەوە ئۆپۆسیۆن لە دەرەوەی حکوومەتن ناکرێ هەنگاوێک بنێن بەڕاستی قەیرانەکان لە کوردستان ئاڵۆسترکەن بۆ نمونە ئێستا مێزانی کە ئۆپۆسیۆن ئێستا ئەگەر پێ دوای بێ بچنە لای پارتی بەتەنیا حکوومەت تشکیلەکە مستەحیل لە شتیوان ناتوانێت بچنە لای یەکێتی بەتەنیا حکوومەت تشکیلەکە مستەحیل بۆ چووکە واقعی کوردستان جیایە لەوەی کە لایەنێک تموحی هەیە و هەڵبژاردنەوەی تر چارەسەر نییە ناواقعیە
هەڵبژاردن بەڕای من جارێت و هەر ڕێز لەو پرۆسەیە بکرێت ئەنجامت داوە کە دەنگی دەنگدەرانە وەرە واز لە هەندێک بەرژەوەندی تەسکی حیزبی خۆت بێنە و ناوبانگی هەرێمی کوردستان لەم خێرانی تێکەوتۆ ڕزگاری بکە حکوومەتێک تشکیل بکە پەرلەمان کارا بکە حکوومەتێک تشکیل بکە کۆمیسیۆنێک هەڵبژێرە لە هەرێمی کوردستان ئێمە بەداخەوە یعنی زۆر جار ئێمە هەر گلەی لێ نایارەکانمانەکەین بەڵام خۆمان جاری وایە بووین بە گرفتێکی گەورە بۆ ئەزمموی حکومڕانی و ناوبانگی هەرێمی کوردستان من پێم وایە پارتی وێکێتی دەبوو واز لە هەندێک بەرژەوەندی بێنن لای کەمی لەم بارودۆخی کە ئێستا لە ناوچەکە هەیە هەمومان ئەزانین کەس ڕحم بە کورد ناکاتەوە خۆشت ڕحمی پێ نەکەی مامۆستا عادیلانە حکم بێ خەتاکە زۆرتر خەتای چیە خۆدای من پێم وایە سیراعێکی قوڵ هەیە لە نێوان هەردوو لایە پۆستە باڵاکەی لا خەتاکە تۆ ناتوانین لە ئەمڕۆیا بڕیاری لێ بدەیت بۆ چووکە سیراعێکی مێژووی قوڵ و بە سیراعی دیفاعی لە بەرژەوەندی حیزبی لە نێوان پارتیوێکێتیا قوڵە و شتێکی مێژارەکەی من میدیایانە بوو نەموو خەتای چێ وتم زۆرتر خەتای چێ ئەتوانی بڵێ من پێم وایە بەنیسبەیە ئەکرێ لایەنێک زۆرتر بێ و لایەنێک کەمتر بێ ئەمە گومانی تیانە بەڵام بەداخەوە یعنی زۆرتر خەتای چێ ئەکرێ لە هەردوو لە هەندێ محەتەیە خەتای لایەنێک زیاتر بێ لە هەندێک محەتەیە خەتای لایەنێک زیاتر بێ بۆ چووکەوکو پێم وتی من ئێمە تەمە نامانە کرد کورد بۆ بەغا پاکێجێکی هاوبەشی هەبێ بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە چووکە شەڕی بەغا جیاوازە ئێمە لە هەرێمی کوردستان ڕاستە دژی گەندەڵین دژی ئەم حکومڕانین دژی ئەم جۆرە لە سیاسەتین کە بەداخەوە هەموو شتێکی قۆرق کردووە بەڵام لە بەغا کێشەکانمان جیاوازە لە بەغا ئێمە لە بەغا کوردین ئەبێ شایستی دارایی هەرێمی کوردستان پارێزراوە بێ مافە دەستوریەکان پارێزراوە شەڕی ناوچە جێناوکان بکەین بۆ ئەوەی سنگ و پێگەی کوردیش لاواز نەبێ. سپاس دەکەم مامۆستا زۆر سپاس بۆ بەشداریکردنی لەگەڵمان سپاس بۆ خوێندنەوەی بۆچوونەکە با بڵێن سنەڕی بۆچوونەکان لەسەر پێگەێنانی حکوومەتی نوێی عێراق و ئەو پرسیارش کە پەیوەست بوو بە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانەوە ینی پێشنیاز یان خستنە ڕووی بەڕای من پەرلەمان ئەگەر نسابیان بۆ دروست بێ بۆی پەرلەمان هەڵەوشێنەوەنێ حکوومەت تشکیل لەگەن لەبەرەوە قورس ئەو پێشنیارە بێ ڕێککەون دوجار هەرە بێ ڕێکەون بەبێ ڕێکەوتن نەتیجەی نابێ و دوجار قەیرانەکان قوڵترە بێ و بێ متمانەیەەکە زیاترە بێ. سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان خۆشەویستان بەرنامەی پرسی ڕۆژتان پێشکەشکرا تا پێتانەگەینەوە هەر شاد بن خواتان لەگەڵ.